ساڵتان لێ بێت بینەرانی کورسات نیوز منە ڕۆتۆفیقم لە قیم شوی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر گرفتی موچە پەیوەندی بە داهاتی سلەیمانیەوە هەیە یان داهاتی نەوت. بەڕاستی ماوەی ئەم مانگە و مانگی ڕابردوو ئەنی گرفتی موچە و دابەشکردنی و دواکەوتنی ئەنی بوو بەهۆی بێزارکردنی موچەخۆران و خانەنشینان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەگشتی بە تایبەتی لە سنووری پارێزگای سلێمانی. گرفتەکەش وەکو حکوومەت باز دەکا وەکو دەستی تۆمەت ئاراسە دەکا دەڵێ گرفتەکە لە کۆنەکردنەوەی داهات یاخود گەڕاندنەوەی داهاتی پارێزگای سلێمانیە بۆ بانکەکان و خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی لە پارێزگای سلێمانی. بینیمان لە پێش پشۆکانی نەورۆز ژمارێک لە وەزارەتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەولێر موچەی تەواویان وەرگرت، بەڵام لە سلێمانی لە بانکەکاندا بەهۆی ئەوەی کە پارە نەبوو و نەختینە لە هەولێرەوە نەدەهات نیو موچە درراوە بە فەرمانبەران و بینیشمانیانی لە هەر لە سەروبەندی پشۆکاندا لە کاتی دابەشکردنی موچەی خانەنشینان بەڕاستی کارە ساد ڕوویدا. ینی بینیمان لە سەرە و لە نۆرەی وەرگرتنی موچەکانیاندا لەگەڵ ئەوەی کە زۆر دواکەوت و تا ئێستاش بەشێکی زۆری خانەنشینان موچیان وەرنەگرتووە. دوو خانەنشین لە سلێمانی گیان لە دەسەدەن لە سۆرانیش خانەنشینێک گیان لە دەسەدا. بە هەمان شێوە لە هەولێر لە دوهۆکی ژیانی گرفت هەبوو لە دابەشکردنی پرۆسەی موچەی خانەنشینان. باشە ئەگە سلێمانی داهات ناداتەوە ئەی لە هەولێر و دوهۆک بۆچی بە هەمان شێوە موچەی خانەنشینی ئاوەها بەو شێوازوو بەو سیستمە دابەشەکەی. پارەی گومرک ڕاستە لە هەموو هەرێمی کوردستانەوە دەبێ بگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان. ئەگەر سلێمانی نایخاتەوە ناو خەزانەی حکوومەت ئەی داهاتی گومرجی ئیبراهیم خەلیل دەچێتەوە بۆ چۆ. ئەی داهاتی نەوت کە ئێستا نەوت لەو پەڕی بەرزبوونەوەیدایە لە سەر و $100ەوەیە ئەم داهاتە بۆ بە مەقتوعی بەشێکی دەچێتەوە ناو خەزانەی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان. هەنگاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە ئاڕاستی چارەسەرکردن نەبێ هەنگاوەکانی ئەنجومەنی پارێزگاکان بە تایبەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە هەنگاوی جددیان هەیە لەو بوارەیە و ڕایان گەیاندووە کە لە دوای پشۆکانی جەژنی نەورۆز دەسەکەن بە کۆمەڵی هەنگاو لەو بوارەوە. ئێمە منێم شۆ گفتوگۆکەین لەسەر بابەتانەوە کۆمەڵە تەوری گرنگتر ئەو ڕژێنین بە ئامادەبوونی برای بەڕێزمان کاک ئازاد محەممەدەمین سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ستۆدیۆ لەگەڵمە. کاک ئازاد بەخێربی سوپاس دەکەم لەم ماوەیەدا زۆرمان دوومان کردی. بەخێربی بۆ ستۆدیۆی کورسات نیوز. زۆر سپاس بۆ بەڕێزان بۆ بینەرانی کورسات نیوز. کاک ئازاد ینی جەنابەت بە دەرلەوە ئەین چاوپێکەوتنێکی شت هەبوو لەگەڵ دەنگی ئەمریکا بەشی کوردی کۆمەڵێک بابەت و کۆمەڵێک ڕاستیت خستۆتە ڕوو. ئەم ڕاستیانە جەنابەت وەکو یەکێ لە بەرپرسە دیارەکانی شاری سلێمانی کە سەرۆکی ئەنجومەنی پارێزگایت درکی پێیەکەیت و حکوومەتیش درک بەمانەکات، بەڵام زۆر جارم ڕاستیانە ئەشێوێنرێ لە لایەنی سەرەوە. بەگشتی یان ئێمە باز دەوە بکەین داهاتی سلێمانی ئەگەر نادیارە بۆ چۆ ئەچێت ئەی داهاتەکانی کە ئەوانی کە حکوومەت ئاماژەی پێدا ئەوانە بۆ ناگەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت و بێتە پرۆسەیەک بۆ دابەشکردنی موچەی فەرمانبەران لە گشت هەرێمی کوردستانە. جارێکتر زۆر سپاس بۆ بەڕێستان. دیارە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە ئێستا هەندێ بابەت و مۆزوع ئەجوڵێنێ بۆ جیاوازیکردن لە نێوان پارێزگاکانی هەرێمی کوردستانی دارە سەربەخۆکانی هەرێمی کوردستان هیواداری نەما ئەم جۆرە نەریتە بە تایبەتی لە زمانی حکومڕانیەوە کۆتایی پێبیهێنرێت. چکە بەداخەوە ئێمە کاتی خۆشی لە پێش ڕاپەڕینە بەداخەوە لە ڕێگای ڕژێمی باسی ڕووخاوە کۆمەڵی جیاوازی لە نێوان پارێزگای سلێمانی و هەولێرە دروستکراوە تا هەندێک شت و ڕژێنرا بۆ ساتە بۆ دروستکردنی حاڵەتی بشێوی لە نێوان خەڵکی سلێمانی و خەڵکی هەولێرە. هیواداری ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر بابەتی موچە و داهاتی ناوخۆ و داهاتی خاڵە گومرجەکان ئەم بابەتانە نەبێ بە هۆکارێک بۆ ئەوەی کێشە و گرفت واخود یاخود دڵە ڕاوچی یا بێمتمانەیی لە نێوان هاوڵاتیان لە ناوان خۆیان و لە نێوان خۆیان حکوومەتی هەرێمی کوردستانە دروست بێ. بۆیە سەبارەت بە ئەو دابەشکردنی موچە یا سەبارەت بە داهاتی ناوخۆ ئێمە پێشتریش پێم وایە هەر ئەلەم جێگایەوە ئاماژەمان پێدا کە ئێمە بە ئامار و داتا قسەمان کرد. لە یانزەمانی ساڵی 2020 کە ئاماژەمان پێدا کە تریلیۆن 107 میلیارد و 226 میلیۆن دینار بۆ یانزەمان تەسلیمی بانکی سلێمانی کراوە. ئەمە تەنها بۆ موچە، ئەمە داهاتی سلێمانی بوو، تەنها بۆ موچە کە هەر بۆ هەر مانگێک زیاتر لە 100 میلیارد دینارەکە کە پێشتر دەنگۆی ئەوە
بانگەشەی ئەوە کرا کە سلێمانی پێویستە 73 میلیارد بدا بە پێی ئەوە نزیکەی پێمان لە زەروی 100 میلیارەوە ماگانە درراوە بۆ مانگی 12ش با نەڵێن بێدەنگن بۆ 12 باس 12 و 2 ناکەن بۆ مانگی 12 هەمان شێوە 7 میلیارد دراوە بۆ موچە تەرخان کراوە لە مانگی یەکی شابە هەمان شێوە 7 میلیاری تر تەرخان کراوە ئێستا بۆ مانگی 2 کە پێویستە داوا یعنی پێویستی بە 7 میلیارە کامە بەشێکی جوڵەی پێکراوە بۆ نمونە بۆ مانگی 12 لە یەکەوە جوڵە کراوە بۆ 12 لە دووە جوڵەی پێکراوە بۆ مانگی یەک ئێستا لە سێشەوە جوڵەی پێکرێ بۆ مانگی 2 بەڕاستی خۆی نەدەبوو ئەمە بەم شێواز و میکانیزمە بێت چکایسا ئەمڕۆ 22 مانگە دەبوو 25 مانگ دابشکردنی موچەی مانگی سێ دەستی پێ بکردایە کە ئێستا بەشێکی زۆر لە وەزارەتەکان و بەشێکی زۆر لە خانشینی شارستانی پێشمەرگەشت ئەمانە تا ئێستا دەتوانین بڵێن یەک لە سەرسەی موچەکانیان دابشکراوە یا شادوو لە سەرسەی موچەکانیان ماوە کەواتە ئەمە ئەرچی حکوومەت هەرێمی کوردستانە هەم خۆی چاودێریەکی تونکە و هەم خۆشی بگاتە ئەو ئەنجامەی کە بزانێت بگاتەوە قەنەعەتەی کە بۆ نمونە ئەگەر لە سلێمانی گرفتێکە بێەوە داهات نییە گرفتەکە لە نەبوونی داهاتە ئەگەر پێچەوانی ئەمەیە دەبێت حکوومەت هێرێمی کوردستان خۆی بەدوادەچوونکە حکوومەت لی بەرپرسیارە و ئێمەش وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سنووری جوگرافی ئەنجومەنەکەی بە پێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 بەرپرسیارین لە چاودێری بەدواداچوونی سەرچەم فەرمانگەکانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگا جگە لە دادگاکان و خوێندنی باڵا و پاسەوانی هەرێم و ئەو شوێنانە بێ کە ئاماژەمان پێکرد لەگەڵ دادگاکانە کەواتە ئەگەر گرفتێک لە سلێمانی هەبێ دەبێ پێش هەموو کەسی حکوومەت هەرێمی کوردستان خۆی بکاتە خاوەنی ئەگەر لە هەولێر هەبێ بە هەمان شێوە لە دووەکە بێ بە هەمان شێوە واگەر گرفت لە داهات هەبێ بەڕاستی دەبێ ڕەچاوی ناکرێت تۆ بڵێ سلێمانی داهاتی ناخۆی دەبێ بەقەت داهاتی ناخۆی دووەک بێ لەبەرەوەی ڕاستە ئێمە لێرە لە پارێزگای سلێمانی مەرزمان هەیە بۆ نمونە باشماقمان هەیە یا پەرێزخانمان هەیە بەڵام پێم وایە حکوومەت خۆشی ئەزانیە هەموو دنیاش ئەزانیە و ڕەنگە بتوانم بڵێم قونسوڵخانەکانیش کە لە هەرێمی کوردستان و پایتەختی هەرێمی کوردستان دەزانن کە داهاتی ئیبراهیم خەلیل چەند قاتی داهاتی مەرزەکانی ترا بۆیە ناکرێ ئەگەر لە دووەک کێشەش نەبێشتێکی نابێ ئەم مقارنەیە بکرێ لە نێوان بەی شێوەیەک نابێ مقارنە بکرێ ئەگەر لە دووەک کێشەی داهاتی ناخۆش دەبێ ئاسایی بێ بەڵام لە هەمان کاتە ئەوە ئێستا ینی بەداخەوە لە سنووری قەزای سۆران یا ئیداری سۆرانیش بە هەمان شێوە بەداخەوە ئەوە بە هەمان شێوە بۆ بڵین بۆ موچەی خانەنشینی سرە گیرا و لە سرەکەشە بەداخەوە پێشمەرگەیەکی دینینی ئەم کوردستانە گیانی لە دەستدا کەواتە ئەمانە ڕێخستنەکەی بە هەموو شێوە کە ئایدی حکوومەتە و چەند داهات لە بانکەکانە حکوومەت دەبێت بۆ خۆی بزانێ وە کەزانیشی نقصانی لە هەر بانکێک و لە هەر پارێزگا و ئیدارەیەکا بوو دەبێت حکوومەت پڕی بکاتەوە ئێستا مانگی سێە وا لە ئەمڕۆ کوتم 22 هێشتا مانگی 2 تەواو نەبووە ئەیکاتە حکوومەت بۆ مانگی سێ دەکرێت بڕۆینە نیۆی مانگی 4ەوە اینجا مانگی سێ خۆمە علاقی بەداهاتی ناخۆی سلێمانیەوە نییە مانگانە نەوت فرۆشراوە و نەوت لە ئەوە بڵین چەند مانگێکە لە سەروی $100 ئەوە ئەمڕۆ ئاماژەی بە تاق بەیانی بە $116 و پێم وایە چۆتە نزیکی $120 ئێ باشە خۆ ئەمە پەیوەندی بەداهاتی ناوخۆی سلێمانیەوە نییە یخۆ ئەمە ئەم بەرزبوونەوەیە هاوشان لەگەڵ بەرزبوونەوەی نرخی دۆلارە بۆ 146,147,000 دەبوو ئەسڵەن پێویستیان بەداهاتی ناوخۆ و بە پارەی هاوپەیمانیان و 200 میلیاری عێراق نبووە موچە دابشکرایە بەڵام بەداخەوە لەگەڵ ئەمانەشە هێشتا ئەوەی کە ئەیانەوێت زەقیکەنەوە ئەیانەیە زۆر بوای لێ بکەن کە قەنەعەت بە هاوڵاتیان بکەن بیبەستنەوە بە داهاتی ناخۆی پارێزگای سلێمانیەوە باشە کاکەسات منەمە پرسیارێکم ینی وەکو جەنابە دووتە ئەوە داهاتی نەوت بەو شێوازەیە کە 350 ملیۆنی دەچێتەوە بۆ خەزێنەی وەزارەتی دارایی و ئەو داهاتی هاوپەیمانان هەیە کە تا ئێستاش حکوومەتی هەرێمی کوردستان وەرێگرێ و 200 ملیارەش هەیە کە حکوومەتی عێراق ڕازی بوو نازم ناردوێتی یاننا بەڵام گرفتەکە ئەوەیە ئێمە لە سلێمانی بەگشتی بۆ موچەی موچەخۆرانی ئەم سنوورە سلێمانی پارێزگای هەڵەبجە ئیداری ڕاپەڕین و ئیداری گەرمیان چەندمان پێویستە بە موچە ئەگەر بەپی داتا و زانێری لاتان بێ طبعاً بۆ کۆی موچەی بڵین پارێزگای سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین نزیکەی 358 میلیارد دینارمان پێویستە 358 میلیارد 358 میلیارد دینارمان پێویستە بۆ موچەی موچەخۆرانی هەردوو پارێزگا و هەردوو ئیداری سربەخۆ لەمە
46 میلیارد دیناریمان پێویستە تەنها بۆ موچەخۆرانی خاننشینی باقیەکەی تری بۆ موچەی وەزارەتەکانی ترە کەواتە ینی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر گرفتێک لە کەمی داهاتی سلێمانیە هەبێ لە کەمی پارەی موچەیە هەبێ دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەپەلە بتوانێت چارەسەری بکە بەڵام بەداخەوە بینیمان تا طبعاً پێشتر بانگەشە واکراکان لە ڕۆژانی پشووە بە بەردەوامی موچە دابەشکرێ بەڵام بینیمان لە ڕۆژی 21 مانگا ڕەنگە بڵێم تا پاش نیوەڕۆ هیچی کەم دابشکرا ئەوش بە نیوە ناچڵی و بەشێکی بە نیوە موچەی و بەشێکی خاننشینانیش بەداخەوە کە وەکوتم تا ئێستا دوو لە سەرسێ ئەوان ماوە پێش ڕۆژی نەورۆز 100 ملیار هەبوو لە ناو بانکەکانی سلێمانیە ئەویش بوو بە هۆکارێکەوەی کە نیانەزانین چۆن دابەشی کەن بەسەر بەڕێوەبەرایەتیەکان و بەسەر سەرجەم وەزارەتەکان و بەسەر خانەنشینانە باشە ینی ئەوە سلێمانی داهاتەکەی بۆ نمونە گریمان ئەم مانگە 100 ملیارەتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئێبێت 250 ملیار لە هەولێرەوە بێت کە نانێرێت ینی ئێوە جەنابتان وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگاری ئەم شارە کە ینی پرسیار ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن بۆ ئەم پارێ نایەت وەڵامەکەیان چیە کاگازات بە سەراحەت چی ینی بۆیە کە خەڵکیش بزانێت ئێمە زۆر جار کە بڵێن کێشە و گرفت و بابەتی داهات و خەرجی خەینە ناو بابەتەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە ئێمە کە نووسراو دەکەین ناچارمان دەکەن بۆی دەڵێن ئەمە لە دەسەڵاتی وەزارەتی دارایی نووسراوەکان ئاراسی وەزارەتی داراییەکەین و لە ڕابردوو ئەمە ینی ئەوەندەشمان وتووە ناخۆش بۆ ئەوەندەمان ئەم مۆزوعەوە ئێمە لە کاتی پێشکەشکردنی پرۆژەی لامەرکەزی یا ڕەشنووسی پرۆژەی لامەرکەزی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بە هەمان کاتە پێویستمان بە زانیاریەکانی داهات و خەرجی سنووری پارێزگای سلێمانی بوو کامە یعنی لە ڕێگەی لیژنەی ئەوەی کە ئەو لیژنەی کە تەرخانمان کردو یا تەشیلمان کردبوو بۆ ئامادەکردنی ڕەشنووسی پرۆژەی لامەرکەزیەکە هەموو لایەنە پەیوەندیدارەکانیان بان کرد و بەڕێوەبەری بانکەکان و گەنجینەکانیشوان بان کرد ئەوان بەڕاستی ئەوان وتیان ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین ئامار و داتای داهات و خەرجەکانتان بدەینێ بۆیە پێویستە داوا لە وەزارەتی دارایی بکەن دوای ئەوەی کە نووسرامان ئاراسی وەزارەتی دارایی کرد و بە ڕێجێکی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ڕاستەخۆ بە نووسراوە سەردانی وەزارەتی دارایی کرد وانش وەڵامیان داینەوتیان کەمە لە دەسەڵاتی ئێمە شانیە لە دەسەڵاتی ئەنجومەنی وەزیرانەیە کەواتە ئەو کاتە ئێمە هەموو شتەکان بە دوواداچوونمان کرد و نەگەینیشتینە ئەنجامێک بۆ ئەوەی کە پێویستە دەستمان بکەوێ بەڕاستی دەستمان نەکەوت بۆیە لە ئێستادا ئێمە لە ئەم حاڵەتانەی کە ئەم چەند ڕۆژە لە پارێزگای سلێمانی ڕوویدا و هەر بە پێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 ئاماژەم پێدا لە مادەی 5 بە تەواوەتی ئاماژەی بەوە داوە کە ئەنجومەنی پارێزگاکان دەسەڵاتیان هەیە دەسەڵاتی چاودێریە لە سنووری جوگرافی یا کارژێڕی پارێزگاتە و دەسەڵاتی دەرکردنی بڕیار و پەیڕە و ڕێنمایی هەیە بۆ ڕێخستنی کاروباری کارژێڕی و دارایی ئیلە ئاخری کەواتە ئێمە دەسەڵاتەکەی ئێمە چاودێریە و دەتوانین چاودێری ڕێخستنی کاروبارەکانی هەم کارژێڕی هەم دارایی بکەین ئێمە بڕیارماندا کە لە دوای تەوابوونی پشۆکان جگە لەوەی ئەم چەند ڕۆژە ینی جگە زۆربەی ئەندامانی ئەنجومەن ڕاستەخۆ پەیوەندیان پێوەکردین لە گروپەکان شتیان نووسیەوە خۆم چەند جارێک سەر بڵین پەیوەندیم کردووە بەلایەنە پەیوەندیدارەکان لە بانکەکانی پارێزگای سلێمانی و بڕیارمانداوە کە ئێمە لە تەوابوونی پشۆکەیە تەواو لیژنە پەیوەندیدارەکانمان و خۆشمان لە سەرۆکایەتی تەرخانکەین بۆ ئەوەی کە بە دوواداچوون و چاودێریێکی تەواو بکەین و بانگشتی ئەو لایەنانە بکەین بۆ ئەنجومەنی پارێزگا بزانین یەک هۆکارەکان چییە دوو پێشنیاز و سەرنجەکانیان چییە بۆ چارەسەر بۆ ئەوەی ئەم حاڵەتی کە ئێستا ڕووەدامەی لە سلێمانی ڕوویدا پێشتر لە هەولێری دووهەکە بوو و دوێنێش لە سۆران هەبوو و ئێمە لای خۆمانەوە چارەسەرەکان بخینە ڕوو بۆی هیواداری ئەم چارەسەرانی کە ئێمەی خینە ڕوو لە چارەسەرەکان لە پارێزگاکانی تری هەرێمی کوردستانیش سوودی لێ ببینین و ئەوەیشی کەیکەین لە دەرەوەی یاسا نایکەین بە پێی یاسای ژمارەسەی ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستان دەری کردووە و سەرۆکی هەرێم دەسەڵاتی پێداوە کردووە کاگازاد ینی لەم کێشە و گرفتانەیە ینی جۆمان لە هەندێ قسابێەوە تاوانبارکردنەکە بخەولاوە کە بوون من زۆر جار این پارێزگایەک یا ناوچەیەک بە دیاریکراوی سلێمانی تاوانبارەکەن بۆی کە داهات ناژێڕێتەوە ئەما کەنە هۆکارێک بۆی کاڵێن پارە نیە لە واقعەکانی سلێمانی و گرفتەکەی بەڵام ئەبینی لە چوارچێوەی ئەم گرفتە گەورانە کە خۆی حکوومەتی هەرێمی کوردستان و جەناب داماژەی پێی کە بەرپرسی سەرەکیە دێت سزای یاخود بۆ نمونە بەڕێوەبەری بانکێک تاوانبارەکە بەوەی کە خەتاکە ئەوە و لە کارەکەی دووریە خاتەوە و لیژنەی لەسەرەگرێ لە واقعی
ئەمەیان وایە بەڕێوبەری بانکەکان بەرپرسن یاخود بۆ نمونە بەڕێوبەری خەزێنەکان بەرپرسن یاخود نەخێر گرفتە گەورەکە سەرەوەی بەڕاستی خۆی لە ڕاستیە گرفتی سەرەکی چکە بۆ ئەگەر ئەم کێشەیە کە ڕوویدا ئەگەر تەنها لە بانکی تانجەرۆ ڕوویدایە بەڵێ بەرپرسیارەتیە کەوتە سەر بەرپرسی بانکی تانجەرۆ ئەگەر مادام ئەمە تەنها لە بانکی تانجەرۆ نیە و لە هەموو ئەو بانقانەی کە موچەیتیا دابشکراوە هەمان گرفتیە بووە و هەمان گرفت لە پارێزگاکانی تر و لە سۆرانیش ڕوویدا لێرە بەداخەوە قوربانیدانی بەدواوە بوو لە سۆرانیش بە هەمان شێوە کەواتە گرفتەکە لە بەڕێوبەری بانکەکە نییە لە گرفتەکە لە شێواز و لە سیستەمی دابشکردنی موچەکەیە بۆ نمونە لە ینی تەنها لە 19 مانگە 9 وەزارەت یعلانی بۆ کراوە واتە بانگەشەوەی بۆ کراوە لە 19 مانگە 9 وەزارەت دەتوانن بچن موچەکانیان وەرگن ئێتۆ دەبێ کە موچە دەنێری بۆ پارێزگای سلێمانی واتەمە بەسمان کە سلێمانی ناچارین بڵین بە هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینیشەوە دەبێ ئەمە پارەکەی بە کاشی لە بانکەکەیە حاضر بێ اینجا تۆ بای 9 وەزارەت حاضر بێ اینجا 9 وەزارەتەکە یعلان کرێ لە 19 مانگە 9 وەزارەت یعلان کراوە بەبێ ئەوەی بای ئەو پارەی ئەو 9 وەزارەتە هەبێ لە 20 مانگە خانەنشینی پێشمەرگە خانەنشینی شارستانی و ئەوانەشی کە سەر بە سەرۆکایەتەکانن بە هەمان شێوە یعلان کراوە بەبێ ئەوەی پارە لە بانکەکانە هەبێ خۆ ئەمە هیچ کەسێ نەزانێ دەبێ وەزارەتی دارایی چاودێری تەواوی هەبێ لەسەر بوونی بڕی پارە لە بانکەکان لە هەموو پارێزگاکان و ئیدارەکان بە پێی بوونی ئەو پارەی کە لە بانکەکانە دەبێ یعلانی موچە بۆ وەزارەتەکان و دەستەکان و یان خانەنشینەکان بکرێ بۆیە گرفتەکە هەمووی ئەکەوێتە ئەسۆی حکوومەتی هەرێمی کوردستان و بەشێکی زۆریشی ڕەنگە شێوازی بڵین بەڕێوە بردن و یعلانەکەی پەیوەندی بە وەزارەتی دارایی چونکە سیستەمەکە تەقبولی ئەوە ناکە ئەو سیستەمەی ئێستا موچەی پێدابەشەکەن تەقبولی ئەوە ناکە بۆیە ئەوەی کە ئێمە یعلانمان کردووە بۆ دوای پشوەکان بەڕاستی ئێمە بە دوواداچوو نەکەین بۆی هەموو سەرنج و پێشنیازەکانی خۆمان ڕاستپاردەکانی خۆمان بۆ میکانیزمێکی تازەی دابشکردنی موچە ئەخەینە ڕوو لە ڕابردووش خستومانە بەداخەوە ئەوەی ڕابردووش بە هەمانجی چی ئێمە لە ئەنجومەنی پارێزگا چی پارێزگای سلێمانی لایەنە پەیوەندیدارەکان لە سەردەمی کۆرۆنایە پرۆژەیەکی ترمان لە بانووسراوی پارێزگای سلێمانی ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان و ئەنجومەنی وەزیران کرد ڕەزامەندیان لەسەر نەدا هەرچەنە و پرۆژەیە کە لە ڕابردوو باسمان کرد تەمەەن بۆ ڕێخستنی موچە بوو لەبەرەوەی سەردەمی کۆرۆنا بوو بۆ ئەوەی قەلەباڵغی دروست نەبێ ڕاستە بڕێک لەو پارەیە ڕەنگە بۆ هەر موچەخۆرێ بڕێکی پارەکەی لێ ببڕایە کە لەبەرەوەی کاتوو لە بە نظامێکی باشتر ڕێک و پێکتر و بە ئاسانی و بە سەلامەتی تەندروستی وەریەگرت ڕەنگە پارەی لێ بگەڕایەتەوە بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی نەدا وەک ڕەزامەندی نەدا خۆشیان ڕێگایەکی تریان نەبوو بۆ چارەسەر و ئێستاش ئێمە پێمان وایە ڕێگای چارەسەر زۆرە بۆ ڕێخ خستنەوەی بۆ ئێمە ڕێگا چارەسەرەکان خۆمانە خەینە ڕووی هیوادانی حکوومەتی هەرێمی هەل لەسەر ڕۆشنایی قسەکانی بەڕێزت کە ئاماژە بۆواکەی لە دوای پشۆکانیەوە لەگەڵ لایەنی بەرپرسە سێمانی کۆبنەوە گرفتەکان لەوانەوە وەرەگرن و ئێوەش دەبنە ینی فاکتەرێک بووی کە چارەسەری خێرا بۆ ئەم کێشە گەورەی بدۆزنەوە کە بەڕاستی ینی خەڵکی ئەم شارە بەدەستیەوە ئەناڵێنێ و وەزئی هاوڵاتیانی تێکگاوە وەزئی موچەخۆری تێکگاوە لە ینی دەرونی شێواوە ئەمێ بزانم ینی لە زاری بەڕێستەوە و سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ئێستاە پێشەوەی ینی حەز ناکەم پێش ینی وەزعەکەش بکەوم ئێوە کە گفتوگۆکەن دیارە تەمەن ئێوە حساباتی خۆتان کردووە چارەسەر و ڕێگا چارەکان لە بەردەستانەیە و چاوتان لە شتەکانە و بەرچاوتان ڕوونە ئەگەر ئێوە گرفتێک دابنێن بۆ چارەسەرێک دابنێن بۆ ئەم گرفتی کە هەیە لە پارێزگای سلێمانی و موچە بەم شێوازە دوانەکەیەوە پارە کە ئەڵێ ناگەڕێتەوە بانکەکان چی بە هاوڵاتیان ئەڵێن ینی ڕێگە ئاسانەکان چییە ئەگەر بیخەنە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە ڕێگە ئاسانەکە خەنە بەردەم حکوومەت بەڵام ئەگە حکوومەت ڕەفزی کرە و کاتە خەتای حکوومەتە خەڵک خەتایان شارە ناگرێت و بەرپرسانی شارە ناگرێت بەدڵنیایی من جارێکتر هەر لێرەوە ئاماژەمدا بە کۆمەڵێک چارەسەر هەندێک چارەسەر هەیە کە پێویستی بە بودجە و پارە نییە یەکێ لەو چارەسەرانی کە پێویستی بە پارە و بودجە نیە ڕێخستنەوەی دابشکردنی موچەیە لە بانکەکان کەمە هیچ بڕەپارەیەکی ناوێت تا ئەرچێکی قورس بێ لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان تەنها ڕێخستنە لە ڕووی کارگێڕیەوە دەتوانێت زۆر بە ئاسانی ڕێکی بخاتەوە بۆ نمونە مەسەلەن هەر بانکێک دەتوانێت بۆ نمونە ڕۆژی
لەو ڕۆژەوە کە ئەعلانێکا بۆ نمونە بڵێ بەرواری فلان ڕۆژ و فلان ڕۆژ و بۆ ماوەی 3 ڕۆژ ئەم وەزارەتە دەچێت لە فلان بانک پارە وەرەگرێ یا ئەم دەستەیە دەچێت لە فلان شوێن پارە وەرگێ یا خانەنشینی لە ژمارە ئەوەنەوە تا ژمارە ئەوەنەی بڵین پسوولەی یا هەوی خانەنشینی جای بکاتەوە لە ژمارەیەک تا 500 بۆ نمونە بڵێ ئەمە لە فلان ڕۆژەچێ لە 500 تا 1000 فلان ڕۆژەچێ لە 1000 تا 1500 فلان ڕۆژەچێ بەڵام دەبێ زمانی پارەکەش بکات لە بانکەکە اینجا بەم شێوەیە ڕێکی بخا ڕێگای تریش هەیە بێجگە لەم ڕێگایە بەڵام ئێمە لەبەرەوەی حکوومەت ئەوەندە هانای بردووە بۆ کۆمپانیەکان ڕێگای چارەسەری کۆمپانیاش هەیە بەڵام ئێمە نامانەوێت جارێ ڕێگای چارەسەری کۆمپانیا چی بکات کۆمپانیا ئێستا بەشێکی زۆر لە کۆمپانیەکان ینی نەک کۆمپانیا بۆ نوە بانکە ئەهلیەکان ئامادەن بۆەوەی کە موچە دابش بکەن بەڵام لە بەرامبەر ئەم موچەیە بۆ نمونە کە من دەچم موچەکەم وەرەگرم لە بانکێکی ئەهلی ڕەنگە ئەم بانکە 1500 تا 2000 یا 2500 دینار لە موچەکەم ببڕێ لەبەرەوەی ئەو خۆی ڕێکی ئەخاموچەکە و ئەگەر پارەی حکوومەت نەبوو بۆ بیدا بە بانکەکە بانکە خۆی ئامادەی دەرەبڕێ بۆ ئەوەی پارەکە دابشکە بەڵام دواتر وەکو قەرز بەڵام دواتر حکوومەت بیداتەوە زۆر ئەمەی لەبەرەوەی حکوومەت ئەوەندە مەسەلەن وای کردووە کۆمپانیەکانیش ناشرین بۆ لە بەردەمی هاوڵاتیان لەبەرەوەی کۆکردنەوەی پارەی ئاو کۆکردنەوەی پارەی کارەبا و کۆکردنەوەی پارەی خۆڵ و خاشاک و هەمانە ئەمە هەمووی چۆتە لای کۆمپانیەکان ئێمە زۆر دەستمان نەبردووە بۆ ئەمە پێشەمە دەسەبین بۆ ڕێخستنی ئاسایی کە حکوومەت هێرێمی کوردستان بە پێی دابشکاری مەسەلەن وەزارەتەکان و موچەکان و ژمارەی مەسەلەن ئەوەی کارتی خانەنشینەکانیان دابشکا گەرەمە نەبێ دەتوانین ئەوەی مەسەن هانابەرین بۆ ئەوەی بانکە ئەهلیەکانیش ئەوی شنگاوێکی ترە کە ئەوان بە ئاسانی دەتوانن خۆیان ڕێکی بخەن بانکە ئەهلیەکە تا چەند ئەوەسە لەسەر حکوومەت کە ئەتوانێت زۆر طبیعیە تەمەەن خۆ حکوومەت چیە حکوومەت خۆشی هەڵێ من پارەی مانگی سێبم لە 2 دابەشێکم دووەم لە 1 دابەشێک قەرز یەکەم لە 12 دابەشێکم بەڕاستی ئەمە مەتەڵێکی زۆر سەیرە ڕەنگە هەموو کەسێ نەزانێ ئەمە ئەم مەتەڵە چییە لەبەرەوە خۆمان نەمانتوانی چارەسەرکەین ئەمە لە بڵین هەموو کێشە و گرفتەکە گەڕێتەوە ناوچوانی حکوومەت هێرێمی کوردستان ئەگەر بەوەشی بۆ نەکرا ئەگەر من بەڕێکی بەهێسە بوو بۆ ئەوە ئەو کاتە ناچارین ئەوەی کە پەیوەندی بە بانکە ئەهلیەکانەوە ئەو پێشنیازاقینە بەردەمی حکوومەت کارێکی ئیداری و کارجێڕی و پێم وایە زۆر ئاسانە و کۆمەڵێ فەرمانبەری تریا کۆمەڵێ لایەنی تر دەتوانن بیهێنن بۆ ڕێخستنی خەڵکەکەیش لە بەردەمی بانکەکان پێم وایە زۆر بە ئاسانی دەتوانن موچەش دابشکەن بەڵام گرفتی سەرەکی دەبێ کە تۆ موچەخۆرە نێری بۆ بانکە بێ پارە لە بانکە حاضر بێ خاڵێکی تر زۆر گرنگە من نازانم ئیسە ڕەنگە وەزارەتی کارەبا یا لایەنەکانی تر ڕەنگە نەوعێ جواب و مبڕیان هەبێ بەڵام بۆ ئەم کاتە و مبڕە جێگای قەناعەتی نە ئێمە و نە هاوڵاتیان نییە ئێمە ئاڵێین ئەو 7 ملیارەی کە بە چەک کۆمپانیایەک لەبەرەوەی کە پارەی لای حکوومەتی هەرێمی کوردستانە 7 میلیارد دیناری بە چەک داوەتەوە بە حکوومەتی هەرێمی کوردستان بە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی کارەبا ڕەزامەندی هەرسێ لایەنەکەی تایە کە ئەم پارەیە بە چەک تەسلیمی کردووە بە حکوومەتی هەرێمی کوردستان و لە هەولێر تەسلیمی کردووە ئەگەر ئەمە ئەم 7 میلیارە بە نەقدی بدرایە بە بانکەکانی سلێمانی کامە لەسەر داهاتی سلێمانیە و نەچۆتە بانکەکانی سلێمانیەوە پێم وایە بەشێکی زۆر لە گرفتەکان چارەسەرە بوو بەرپرسانی ئەم شارە پارێزگار و جەنابتانۆکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگا چۆن ێڵەنەوە پارێ بچێتەوە بۆ هەولێر بەڕاستی ئێمە لەبەرەوەی کە پشتی ئەم شارە بێداخر ئێمە کاتێک زانیمان دوای بە دوواداچوونەکان کە بە دوواداچوونمان کرد وەمان دەرکەوت کە ئەمە بەم میکانیزمە بووە ڕاستەوخۆ پێم وایە یەکەم شوێنیش لێرەوە یاعلانمان کرد کە ئەم پارەیە بە چەک تەسلیم کراوەمە گرفتی گەورەی بۆ سلێمانی دروستکردەوە کە نەدەبوو حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کە خۆی ئەڵێ پارە نییە لە بانقی سلێمانیە ئێ نابێتەوە پارەکەی بانقی سلێمانی بەری بۆ هەولێر بە شێوەی چەگوت مادام ئەم کۆمپانیای مافی خۆیەتی پارەی لای حکوومەت بیداتەوە بەڵام ناکرێتەوە ئەم کۆمپانیایە بەشێک لەو پارەیە ئەو قەرزەی کە لای حکوومەتە ئەمە بەشێکی زۆری پەیوەندی بە هەولێرەوەی و بەشێکی پەیوەندی بە دووەیشەوەیە پەیوەندی بە پارێزگاکانی تریشەوەیە ناکرێت کە ئەمە خزمەتی هەولێری کردووە تۆ لەبەرەوەی کۆمپانیاکە لە سنووری پارێزگای سلێمانیە تۆ بێ بە شەرتی ئەو قەرزە بەشێکێکەوێتە سەر هەولێر بەڵام هەموو قەرزەکەی لەسەر سلێمانی داوەتەوە کە هی ئەو کۆمپانیایەکە زۆر بەداخەوە کە ئەمە تاسیرێکی کاریگەریەکی زۆری هەبوو لەسەر کەمی پارە لە بانکەکانی سلێمانی ڕەنگە
لە دوای ئەم قسانەی منەوە هەندێ شت بڵاو بکرێتەوە هەندی شت بوترێ بەڵام من پێم وایە موبەڕەکان لەسەر ئەم 7 ملیارە چونکە هیچ ضرورەتێک نییە لەمە ضرورتر بێ کە 7 ملیارەکە تەسلیم بە بانکی سلێمانی بکرێ بۆی بتوان ئێستا بەشێکی زۆر لە کێشەکانی چارەسەر ئەوانەڵێن سلێمانی 7 ملیار بدا یا 7 ملیار بدا بەسە بۆ موچەی پارێزگای ملیار بە یەک چەک بۆ هەولێر چۆتە هەولێر کە هیوادارم ئەمە وەزارەتی هەم وەزارەتی کارەبا هەم بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی و لە سەروی هەمووشیانەوە بانکی ناوەندی هەرێم لە سلێمانی دەبێ ئیجرات بکە بە دوواداچوونی جدی ئێوە ناتوانێت ئیجرات بکەن بەرامبەر ئەو کۆمپانیا کاگازات وەکو حکوومەتی کۆمپانیاکە نییە کۆمپانیاکە پارەی لای حکوومەتە خەتاکە لە حکوومەتە کە لی وەرگرتووە نابێ حکوومەت لەم کات و ساتەیە ئەگەر ینی بێوێ چەکیش لێ وەرگێ دەبێت لە کاتێکا لێ وەرگێ کە سلێمانی خۆی پێویستی بۆ پارەکاشە نەبێ مادام سلێمانی خۆی بە پێویستی بە پارەی نەقدیە ئێستا خەڵک گیانی بەخشیوە قوربانی داوە لە پێناو نەبوونیەوەی کە پارەی لە بانکانیە و قەڵەباڵغی دروست بوو و قوربانی داوە نابێت تۆ لێەوە بێ بە ئاسانی چەکێ وەرگری بای 7 ملیارە لە سەروی ئەو پارەیە کە پێویستە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی دارایی بۆ مانگی 2 لە داهاتی سلێمانی داوای 7 ملیارەکە ئەگەر 7 بووای ئێستا یەک پارێزگای سلێمانیان نەبوو خۆمانە ئەمە من لە جرفانم دەری ناکەم لە خۆمەوە نەموتووە ئەمە نووسراوی فەرمیە ڕەزامەندی ئەنجومەنی وەزیران وەزارەتی دارایی وەزارەتی کارەبایە و بە نووسراویش ڕەنگە ئێستا نەگەیشتێتە هێشتا بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی بۆی پشتۆکانەوە نردوانە بۆ بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی من پێم وایە ئەمە زیانێکی گەورەی بە داهاتی پارێزگای سلێمانی گەیانوە وڵای کارە ساتە بەڕاستی ئەمە سێریکە لەم وڵاتەیە هەر لە ئەین سەردەمی ڕژێمێک لە دوایەکەکانەوە خەڵک قوربانیە لە پێناو خاک لە پێناو نیشتیمانەکەی لە پێناو پارێزگاریکردنی زمان و کللتوری لە پێناو نەتەوەکەی ئێستا دوایەوەی کارێمی کوردستان دروست وێمە قوربانیە دەین لە پێناومانەوەی ئەم قەوارەیە و لایەنە سیاسەکان بە دیاریکراوی ینی یەکێتی لەم دەڤەرە قوربانیەدا لە پێناو کۆمەڵێک مەسایلی دیکە ئێستا هاتۆتە سەر ئەو ینی کە خەڵک ئەبێ ژیانی خۆی ببەخشێت لە پێناو وەرگرتنی موچەکەیە بەڕاستیانی ئەمە کارە ساتە گەورەکەی کاگازات خەڵک بۆ نمونێسە باسیەوەکەن حکوومەتی هەرێمی کوردستان لە سەردەمێکا کە نەوت بە 20 دلار بوو بەرمیلی و ئەو هەموو نەوتەژە فرۆشرا و ئەو هەموو قەیرانەشە بوو 350 میلیۆن دلار چۆوە سەر داهاتی وەزارەتی دارایی بۆ موچە ئێستا نەودۆک و جەنابە داماژت پێدا ئەمڕۆ سەر و 150 و 170 تێپەڕانوە سەرۆک وەزیران دێتە سەر شاشە و باسی لەوەکە کە هەر 350 میلیۆن دلارە دەنەوە بە ینی وەزارەتی دارایی بۆ موچە باش ینی ئەمە بەڕاستی دردونگیەوە تەناقوزێکی زۆر گەورەیە ینی تۆ نرخی نەوت ئابۆ بەرزیە داهاتەکە هەر بەم شێوازە بچێتەوە خەزیێنی وەزارەتی دارایی ئێوەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆتان هەیە بە دوواداچوون بکەن بۆ ئەم بابەتە بۆتان هەیە داواکاری لەم بارەوە پێشکەشکەن بە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەتی دارایی بڵێن بۆ داهاتی نەوت تاوەکو ئێستا 350 میلیۆن دلارێتەوە ئێمە تاوان دەسەڵاتی ئێمە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە پێشتر پارێزگای سلێمانی بەگشتی ئیداری گەرمیان ڕاپەڕین پارێزگای هەڵەبجەشی لەسەر بوو لەوەتی پارێزگای هەڵەبجە بووە بە پارێزگای هەڵەبجە لەسەر داخوازی خۆیان بەڕێز پارێزگار و جێگەری پارێزگار ئێمە کەمتر چاودێری ئەوانەکەن هەرچەند لە ڕووی دەستوریەوە نابێت پارێزگایەکە بێ و ئەنجومەنی پارێزگای نەبێ بۆ چاودێری بەڵام ئێمە حرمەتەن بۆ ئەوان کەمتر لەسەر بابەتی هەڵەبجە قسەمان کردووە بەڵام ئێمە بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێن جارێکی بەڵێ ئێمە دەسەڵاتمانەیە چاودێ جگە لەو لایەنانەی کە ئاماژەم پێدا واتە دادگاکان خوێندنی باڵا پاسەوانی سنوور جگە لەوانە ئێمە دەسەڵاتی چاودێریمانەیە بەسەر کۆی بابەتەکانی ترا بەڵام ئێمە ئەڵێن ئەگەر گرفتەکە لە سلێمانیە با بە حکوومەتی هەرێمی کوردستان من دەیڵێم زۆر جار ئەو قسانی کە لە ئێستا ئەوەی کە دوێنێ لە ڕادوێی دەنگی ئەمریکا کردبوو بەشێک لە پێیجە سێبەرەکانی هەندێک لایەنی سیاسی بە شێوەیەک تەحلیلیان کردبوو هەندێک قسەیانە کرد هەر زۆرم پێسەیر بوو هەتەنان بەناو ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیشەوە قسەیانە کرد ئێمە لە ئەنجومەنی پارێزگا گەر قسە نەکەن ئەڵێن کاکە بۆ قسە ناکەن کە ڕاستیەکان ئەڵێن کاکە ئێوە بۆ وا قساکەن لەبەرەوە من بە حکوومەتی هەرێمی کوردستان ئەڵێم موچەخۆر بە گشتی ناڕازیە مامۆستا هەمووی ناڕازیە بە مامۆستای بڵین بە هەمیشەیی و بە گرێبست و بەوانە بێژیشەوە هەچی خانمچین هەیە ناڕازیە
ئەوانەی کە لە خوێنکاران ناڕازین، ئەوەی کە لە سێکتەری تەندروستیە تەنانەت ئەوەی ساقی ئیسعافێکە ناڕازیە. دوێنێ هەموو خزمەتگوزاریەکانی فریاکەوتنی گەرمیان مانیان گرتووە لەسەرەوەی کە شایستەدارایەکانی خۆیانیەکانیان پێ نابەخشن. هەموو کۆمپانیەکان ناڕازین و ناڕزایی دەرەبن، هەموو بەڵێندەر و بازرگانەکان ناڕازین، هەموو پیشەوەران ناڕازین، کاسبکاران لە بازار ناڕازین، ئەوانەی لە چی سوتەمەنی چی کەلوپەلی خۆراکی ئەوانە لە دەرەوە هێنن هەمووی ناڕازیە. باش خۆمە خەتای سلێمانی نییە، ئەمە هەموو چینی و توێژەکان لە کۆی هەرێمی کوردستان هەمووی ناڕازیە. خەڵک لە ئاو ناڕازیە، لە کارەبا ناڕازیە، لە خزمەتگوزاری ناڕازیە، لە موچەکە نازانێت چۆن وەریگرێ مانگی ئەبێ معدل لە 50 ڕۆژ و 55 ڕۆژ. خۆمە خەتای سلێمانی نییە، خۆمە خەتای بانکی سلێمانی نییە. باش حکومە تۆ هەموو ئەم چین و توێژانە من ئاماژەم پێدا هەمووی ناڕازیە. ئەی تۆ نابێ بزانی ئەم هەموو ناڕازاییە چییە؟ دەکری هەر نابین و نابیزبی خۆ دەبێت لەسەر چینێ توێژێکیان بیتە جواب کە بە دوای چارەسەر بگرێت و چارەسەرەکەشی ینی یعلانی کەی بۆ خەڵک. بەڕاستی ئەوەندە ناڕازی و ناڕزایی زۆر بووە، من پێم وایە هەرچەند لە ڕادیۆی دەنگی ئەمریکا ژوتممە پێم وایە کارەساتی گەورە بە دوای خۆیان دێنێ، هیواداری وانە بێ لەبەرەوەی ئەو هەموو خوێنەی کە ڕشتووانە بۆ ئەم پێکێنانی ئەم قوارەیە بتوانین هەمومان ئەم قوارەیە بپارێزین و لەسەروی هەمومانەوە حکوومەتی هەرێمی کوردستان و لەبەر ئەوەی هیچ کەسێک نییە لەم هەرێمی کوردستانە قەنەعەتی وابێ کە داهاتی ئەم حکوومەتە بە تایبەتی بە نەوتەوە بڵێ کەمە و بەشی موچە و خەرجەکانی بڵین پرۆژەکان و یا نەسرەی یا دام و دەستگاکان ناکە. بەڵام بەڕاستی ئێستا هەمووی پەچی کەوتووە، هەمووی پەچی کەوتووە کارەساتە بەڕاستی. لەبەرەوە هیوادانی حکوومەتی هەرێمی کوردستان بە دوای ئەوەیان نەگەڕێ گلەی و گازندە لە ئێمە بکەن، بە دوای ئەوەیان نەگەڕێن کە ئەو مادە و بڕگانی کە لە یاساکەی ئێمە یاسای ژمارەسی ساڵی 2009 کە 41 مادەیە هیوادارین کە ئێمە دەسە بین بۆ مادەیەکمە پێی مادەیەک هەنگاوەنین وەگە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بۆ چاودێری بە دوواداچوونەکان بەبێ لادان لە یاسا و ڕێنمایەکان هیوادارین هەر هیچ نەبێ ینی جۆ لە سەرنج و پێشنیازەکانمان بگرن و ئەگەر نا ئێمە لەمە و پێش بە دڵنیایی یانی ئێمە زۆر جار لە سەرۆکایەتی سەرۆکی فراکسیۆنەکان و لەگەڵ ئەندامانی ئەنجومەن ئاماژەمان بەوە داوە ئێمە هەمیشە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی پشتیوانیمان لە خەڵک کردووە و نەشمانویستیوە لەسەر دەستی ئەنجومەنی پارێزگای سلێمانی خوانەخواستە بشێویەک لە پارێزگای سلێمانی سنووری جوگرافی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دروستێ. بەڵام ئەگەر کار بەم حاڵە بڕوا خەڵک لێمان قبول ناکە، دەنگدەرەکانمان لێمان قبول ناکەن. بۆیە ناچارین ئەوەی کە ڕاستیە ئێمە هەنگایی بۆ دەنین، چاودێریەکانی خۆمان دەکەین، یعلانیشی دەکەین، دەیشی نێرین بۆ حکوومەت. حکوومەت جوابی دایەوە ئێمە مەمنونی و دەستخۆشییان لێەکەین و جوابیان نەدایەوە ئێمە وەکو وتمان شت زۆرە دەسی بۆ بەرین. هەنگاوی بەدیل هەیە؟ هەنگاوی زۆرە دەسی بۆ بەرین و من ئێستا لەو هەفتەی پێشوە بە ناچاری ینی ڕاستەخۆ دەستمان برد بۆ ئەوەی کە نووسراوێکی فەرمی ئەنجومەنی پارێزگامان ئاراستەی وەزارەتی بازرگانی عێراق کرد. جارەکەی تری ئاماژەم پێدا لە ماوەی 24 ساعتە ئێمە وەڵامەکەیمان وەرگرتەوە کە ئەوە گەنمەی کە پێویست بوو بۆ نەک بۆ پارێزگای سلێمانی بۆ هەرێمی کوردستان ینی گەنمی باشیان بۆ ناردین. کەواتە ناچارە بین لەمە دووە دەبێت بۆ سوتەمەنی جواب بکەین. ئەگەر هەروە بڕوا ناچارین بۆ موچە جواب بکەین، ئەگەر هەروە بڕوا ناچارین بۆ پێداویستەکانی تری جواب بکەین. یخۆ چی بکەینەوە ئێستا مانگی سێ یەکێتی نیشتیمانی کوردستان چارەسەری کۆمپانیەکانی بۆ کۆکردنەوەی خۆڵ و خواشار کرد. ئەی تۆ مانگی سێەوە تا هێشتا موچەی مانگی دوو نەدای بۆ مانگی بۆ لە مانگی چوارە پارەی کۆمپانیەکانی مانگی سێ چۆن نەدەی، پارەی مانگی دەرمانی نەداوە کە ئێستاوە گەورترین گرفت و ئاسان دوورتوە هەم یەکێتی نیشتیمانی کوردستان بڕێ پارەی دادی ئەمە ئەرچی حکوومەتە چارەسەری بکە. بۆیە حکوومەت هیوادارم ئەم قسانی کە ئێمە یکەین ئەوەی کە هاوڵاتیانەیکەن، ئەوەی کە پەرلەمانیکە، ئەوەی بەشێک لە دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و ئەوانەی کە خۆیان لە کۆبوونەوەکانی خۆیانە ڕوبەڕوویانە بێتەوە حسابێکی بۆ بکەنە جینە مەسلەیە کوردی هێڵێ ناوقە یاریەکە لێوانە بچڕێ هیوادارین وڵا هیوادارین لێمان نەقەومێکو جەناب دەڵێ و لێشمان نەبچڕێەوە هەمومان وەکو بەڕێزت وە زۆرێکی کەش ئاماژەی پێدەن ئێمە خوێنمان داوە لە پێناو ئەم ئەزمونەیەوە ئەم قواری کە دروست بووە بە خوێنی ئەم
ڕۆڵێم میلەتە دروست بووە و کەس نایوێت لی تێکچە بەڵام ئەگەر کاروا بڕات تۆ ناوچە و ناوچەگەرێتی و دابشکاری لە ناوچەکانە و بێبشکردنی ناوچەیەک لە داهاتێکی زۆری ئەم هەرێمە و ڕژانی پارە لە ناوچەیشی دیکە و تا فەرموو لێرە خەریکە زۆربەی سێکتەرەکان وەکو جەناب داماژەی پێدەی ینی هەمویان لە خزمەت گوزاریە وەستێن ینی دەنگۆیە هەبوو کە لە ماوەکانی ڕابردووە ئۆتۆبانی بابانیش بۆستێ بەڵام ینی بەدەست پێشخەریەکێتی نیشتیمانی کوردستان و هەوڵەکانی هەندێک بەرپرسی دڵسۆزی ئەم شارە ینی نیانێژە و پرۆسەیەش بۆستێ بە حەقەت کاگەزەت ینی ئێستا خەڵکی جوێی لە من و تۆ بێت ئەی بەڕاستی کردداریەوێت ینی قسەی ناوێت دروشمی ناوێت ینی هەندێک قسەی بریقەداری ناوێت هەندێک تۆمەتبارکردنی ناوێت ئەگەر وەها سەیری بکەن ئەوان گرنگ ئەوەیە ئێوە هەنگاوی داهاتوودان مای دڵخۆشکەر بێ بۆ خەڵکی کوردستان و بە تایبەتی بۆ پارێزگای سلێمانی و ئەم دەڤەرە بەڕاستی چکە مینەتەکان هەموو لێرە کۆبەتەوە بە حەقەت ئیتر ئاخۆ نازانین ئەمە قەزدە و بەدەستە و ئیتر هەندێک هۆکار هەیە لە پشتی ئەمە نازانرێ بەڵام کردار چیتان لە تواننا هەیە کە ئەگەر بە خەڵکی بڵێ توانین بیکەینێ ئێمە وکوتم هیوادارم هەموو هاوڵاتیان لەم پەیامی ئێمە بگەن پەیامەکە ئێمە پەیامی یاسای ژمارەسی ساڵی 2009 دەسەڵاتی ئەنجومنەنی پارێزگاکان دەسەڵاتێکی چاودێری و دوواداچوونە بۆ ئەو دام و دەستگانی کە ئاماژەمان پێدا ئێمە چاودێرەکەی خۆمان ینی بەڕاستی تونترەکەینەوە کارەکانی خۆمان لەگەڵ ڕێگای سەرۆکایەتی و لیژنە هەمیشەیەکانەوە چۆن بڵێ جەخت دەکەینەوە لە ئەوەی کە بە دوواداچوونەکانیان زیاتر بکەن لەسەر کۆی دام و دەستگاکان بەگشتی و بە تایبەتی بۆ ئەم کات و ساتە لەسەر بانکەکان کە پێویستە هەنگاوی جدی بنێن و دەیشینین و بەڵام دەسەڵاتی جێبەجێکردن لای ئێمە نییە ئەنجومەنی پارێزگا دەسەڵاتی جێبەجێکردنی نییە بەڵام بە پێی یاساکە ئەوەی کە پەیوەستە بە پارێزگاوە ئێمە ڕاستەخۆوە بە پێی ئەوەی کە لە یاساکەیە دیاری کراوە لە دەتوانین بە پێی ئەوەی کە لە یاساکەیە کاڵێ پارێزگا دەبێت بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ بکات ئێوە گرنگە پارێزگا دەبێت بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ بکە ئێمە بە پێی ئەو یاساکە ئەوەی کە پەیوەستە بە پارێزگا و ڕوبەڕووی پارێزگای سلێمانیەکەینەوە ئەوەی پەیوەستە بە وەزارەتی دارایی نێرین بۆ وەزارەتی دارایی ئەوەی پێویستە بە ئەنجومەنی وەزیران و نێرین بۆ ئەنجومەنی وەزیران و ئیعلانی شەکەین بۆ هاوڵاتیان هیوادارین هاوڵاتیان وا لە ئێمە تێ نەگەن کە ئێمە ئەتوانین کە بڕیار بدەین بە چاکردنی بڕیارەکانی ئێمە بۆ چاکردن ئێمە ناتوانین چاچیکەین بەڵام ئێمە ئەتوانین ڕێگا چارەسەرەکان دیاری بکەین و بەرەوڕووی لایەنە پەیوەندیدارەکانی کەینەوە بۆ چارەسەرکردن و دڵنیای هەموو هاوڵاتیانەکەینەوە ئێمە هەوڵمانداوە هەوڵی شەدەین خزمەتکاری ئەوان بین و ئەوەی لەسەر شانی ئێمەیە جێبەجێ بکەین و هەرچی دام و دەستگایەک لە سنووری پارێزگای سلێمانی پێویستی بە چاودێری بێمە چاودێریەکانی خۆمان تونترەکەینەوە یوە هیوادارین دام و دەستگاکانی حکوومەت هەرێمی کوردستانیش هاوکارمان بن و هاوڵاتیانیش هاوکارمان بن بۆ ئێمە بتوانین چاودێریەکانی خۆمان بە شێوەیەکی بەباشی ئەنجام بدەین و ئەنجامەکەشی دوایی بۆ هاوڵاتیان بە دڵنیایی یعلانەکەین و جوابەکەی حکوومەت هەرێمی کوردستان بە هەر جواب وەڵامێکی هەبێ بۆ ئێمە هەم جارێکی تر بۆ هاوڵاتیانی یعلانەکەین جوابیشمان نەدەنەوە یعلانەکەین و ئەو کاتەش دوابڕێڵین بۆ خۆمان و بۆ هەمولای تاڵانەوە پشگیری سیاسیشتان پێویستە بۆ هەنگاوانەی لە هەموو کاتێکا لە بەرەوەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی حەوت لستیتایە و 6 فراکسۆنە و هیوادارین هەموو ئەو لایەنانەی کە لە پشتی فراکسۆنەکانی ناو ئەنجومەنی پارێزگای و کەنیۆنەرایەتی و حیزباناکەن هیوادارن پشتیوانیمان بکەن بۆ ئەوەی کە بتوانین خزمەتێکی زیاتر بە سنووری پارێزگای سلێمانی بکەین ئەجینا حکوومەت لە دووشتەوە بواە من پێم وایە هەنگاوی جدیتر و باشتر و زیاتری بنایە چکە حکوومەت ئەم حکوومەتە هاوڵاتی پێچێناوە لە ڕێگای پرۆسەیەکی دیموکراسی و دەنگدانەوە چی لە ڕێگای پەرلەمانەوە و چی لە ڕێگای پێکەنانی حکوومەتەوە یەک ئەو بڕیاری کە لە دادگای فیدراڵی عێراق دەرچوو من پێم وایە دەبوو ئەگەر ئەم میلەتە بەتەنگ ئەم حکوومەتەوە باتە ئەگەر لەم حکوومەتە ڕازی وایە بە ڕێژەیەکی لە 150 دەبوو لە 150 هاوڵاتیان بڕژانایەتە سەر شەقامەکان بۆ دژایەتیکردنی ئەو بڕیارە کە نەک نەبوو بەڵکو خەڵکیی زۆر دڵخۆشیوانیشی دەربڕی ئەمە یەک دوو لە کاتێکە کە بەڕێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق سەردانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و شوێنەکانی کرد ینی بەڕاستی ئەمە ناکرێ بیشارینەوە ئەمە بە بەرچاوی هەموو عالەم و هەموو قونسوڵەکانی هەرێمی کوردستان و دنیا بوو خەڵک چۆن هاواری برد بۆ
سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڵێ. خەڵک چۆن پەلامانیەدا خەڵک چۆن خۆی هەڵەواسی بە سیارەکەی خەڵک چۆن داوای هاوکاری و یارمەتیە کرد بۆیە ناچارە بین ئێمە هەر بەپێی ئەم یاسایە خاڵێکی تایە بۆ داواکردنی هاوکاری یارمەتی ئەگەر لێرە نەبێ ئێمە لەسەر داوای هاوڵاتیان و بەپی یاساکە ئێمە داوا لە حکوومەتی فیدراڵەکەین بۆی هاوکار و پشتیوانمان بێ بۆ چارەسەری گرفتەکانی ئێرە چی بۆ داواکردنی بەنزین چی بۆ داواکردنی نەوتی سپی پێشتر بۆ گەنم داوامان کردووە داواکەین بۆ ئەگەر چارەسەری گرفتەکانی تری شێوازی موچە و ئەوانە نەبێ بە هیچ شێوەیەک ئێمە ناڵێن خوانەخواستە سلێمانی لە هەرێم دابڕین یابیر لەوە بکەینەوە سلێمانی لە هەرێم جاکەینەوە نەک هەر بە هیچ شێوەیەک ئەم بیرکردنەوەی لای ئێمە نییە بەڵام وتم بەپێی یاساکە ئەتوانین داوای هاوکاری لە عێراق زۆر باشە من سوپاس دەکەم کاتم زۆر گرتی بەڵام وەکو کۆتا پرسیاریش بۆ بەڕێزت کاگەزاد وەکو سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئێمە هیوادارین لەو هەنگاوانی کەینن سەرکەوتوو بن و لە جێی خواستی خەڵکو و داوەڕەوەکانی خەڵکا بن بەڕاستی خەڵکی تر یعنی چۆنەڵێ تەحمولی کەم بۆتەوە تەحمولی نەماوە بۆ دوای پشۆکانی نەورۆز ئەو بڕەپارەی یاخود ئەو نیوموچەی کە هیانێ وەزارەت ماوە دڵنیان کەدا بە شەکرێت چکە خەڵک زۆر لە ڕاوشیە لەوە شاکاگازات من هەر ئەمڕۆ نەک جارێ چەند جارێکی تر پەیوەندیم کرد بەلایەنە پەیوەندیدارەکانی بانکیەوە لە سلێمانی بەڕاستی داهات هەبێ ئەم چەند ڕۆژە داهات چەندێ بێت چەندێک بچێتە بانکەکانەوە بە پێ و داهاتە تەوان دابەشیەکەن بەڕاستی داهات کەم بێ ناشارینەوە کەم دابەشەکرێ زۆر بێ زۆر دابەشەکرێ بەڵام حەق وایە حکوومەتی هەرێمی کوردستان خۆی بە دوواداچوونێکی جدی بکە حساباتێ بکە کە بۆ نمونە ئێستا تا ئەمڕۆ چەندێ داهات لە بڵێن چۆتە ناو بانکەکانەوە ئامادەیە و ئەگەر کەمە حکوومەتی هەرێمی کوردستان بتوانێت قەرەبووی ئەوە بکاتەوە چکە حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا حکوومەتی هەموو پارێزگاکان و هەموو ئیدارە سەربەخۆکانە بۆ ئەگەر کەم و کوڕیە هەبێت لە هەولێر حەقا ئەگەر لە سلێمانی زیادا بێ بە سلێمانی چارەسەریکە لە دووەکە بێ بە هەمان شێوە لە سلێمانیە بێ بە هەولێر و دووهۆک یا بۆ داهاتی کە لە وەزارەتی داراییە دەتوانن چارەسەری بکەن ئەگەر نا هەر چارەسەریش نەبێ بەڕاستی هەرە و پارە قەرزەی سلێمانی کە وەرگیراوە بە چەک هیوادارمەوە پارەیە بگەڕێنەوە بۆ سلێمانی بۆ چارەسەری گرفتەکانی پێ بکەن زۆر سوپاس بۆ برای بەڕێزمان کاگازاد محەممەدەمی سەرۆکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کە لە ستۆدیۆ لە بەرنامی پانۆراما لەگەڵمان بوو سوپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز هەڵخێم شەوی پانۆراما پێشکەشکرا میشە ساغ و تەندروست باش من خواتان لەگەڵ